نژادیتکردنی هەرێمی کوردستان لە پێناو دەستکەوتی سیاسی و کورسی و دەنگ ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق. دکتۆر بەخێر بێن. زۆر سوپاس بۆ سپاس. دکتۆر، هەرزەی سیاسی عێراق بۆ پێیان وایە بە دژایەتیکردنی هەرێمی کوردستان ئەبنە شت لە عێراق؟ بەداخەوە ئەم گوتاری دژایەتیکردنی هەرێمی کوردستان بۆ بەرزکردنەوەی کێرڤی خۆیان لە شەقامدا لە مێژە ئەمە هەیە. هەر لە پاش 2003ەوە لایەنە سیاسیەکانی عێراقی کاتێک کە خۆیان لاواز دەبینی یان کاتی کە نزیکی هەڵبژاردنەکان دەبنەوە، یەک لەو شتانەی کە هەوڵی بۆ دەدەن بۆ ئەوەی جەماوەری خۆیان زیاد بکەن یان کێرڤی خۆیان زیاد بکەن لە شەقامی عێراقیدا دژایەتیکردنی هەرێمی کوردستانە. بەداخەوە ئەم کارەیان لە سەرەتا تا ڕادێک بۆ چووە سەر، بەڵام دوای 2014 ئەمانە ئەمەش فەشەلی هێنا. شەقامی عێراقی بە شێوەیەکی گشتی لە درۆ دەلەسەکانی ئەوان گەیشت و گەیشتە ئەو حەقیقەتە کە هەرێمی کوردستان دژمنی ئەوان نییە و هەرێمی کوردستان بەشی ئەوان نابە و بەشی ئەوان ناخوە، بەڵکو بە پێچەوانەوە هەرێمی کوردستان بەرگریکارێکی سەختی هەموو مافی عێراقیەکانە، اینجا مافی هەرێمی کوردستانە و یەکێکە لە فاکتەرەکانی سەقامگیری عێراق. ئەمەیان بۆ ڕوون بووە لە دوای ئەوەی کە هێرشەکانی داعش بۆ سەر ناوچەکانی سونە و بۆ سەر ناوچەکانی دیکەی عێراق لە ئەنجامدرا کە نزیکی 1.5 ملیۆن زیاتر ئاوارەی ئەو ناوچانە هاتنە هەرێمی کوردستان، زۆر بە تەواوەتی تێڕوانینیان گۆڕا. بەڕاستی تێڕوانینەکان گۆڕاوە و ئیتر نەیانتوانی ئەم وەرەقەیە دیسان بەکاربێنن لە شەقامی عێراقیدا. ئەم جارە هاتنە سەر خیتابێکی دیکە، گوتارێکی دیکە، ئەوی دژایەتیکردنی پێشمەرگە. بەلای ئەوەی کە پێشمەرگە میلیشیایە و نابێ پڕچەک بکرێ و نابێ مافەکانی پێ بدرێ، بەڵکو ئەمە دەبێت لە چوارچەوەی سوپای عێراقیدا ئەم ئەچەکانە بەکاربێ. ئێمە پێمان وایە چۆن وەرەقەی پێشان نەیخوارد لەسەر شەقامی عێراقیدا شکستی هێنا، دڵنیاین ئەم وەرەقە دیسان شکست دەهێنێت. و من چاوەڕوان دەکەم ئەم وەڵامە نەک لە ئێمەی کورد دەربچێ، بەڵکو لەو ئاوارانەی کە ئێستا ماون کە نزیکەی ملیۆنێک ئاوارە ئێستا لە هەرێمی کوردستاندا ماون و دەزانن کە قورسایی ئەوان و زەحمەتی ئەوان بەسەر هەرێم، بەسەر حکوومەتی هەرێم، بەسەر خزمەت گوزاریەکانەوە، بەسەر هەموو بازار و ئیش و کارەکانەوە چەندە. من چاوەڕوان دەکەم لەوانەوە وەڵامێکی شایستە بۆ ئەو کەسانە دەربچێت کە دژایەتی پێشمەرگە دەکات. دکتۆر، هەڵبووسێکی لەسەر کارلابرا و هاوشێوەکانی بۆ ئەمەی هەرێمی کوردستانیان لە بیرە چێت کە چی کردووە بۆ لە بیریان نەچێزی پێشمەرگەی کوردستان چه قوربانیی دا و بۆ ڕزگارکردنی مووسڵ و ناوچەکانی دیکەی عێراقیش؟ وڵڵاهی ئەمە ینی بەڕاستی شاردنەوەی شکستەکانی خۆیانە بە هەموو شێوەیەک دەیانێت پەردەپۆشی هەموو نشوست و شکستەکانی خۆیان بکەندەنە. ئەوان تا ئێستا نزیکەی ئەوە دەمانگە نەیانتوانیوە کاندیدێک بۆ سەرۆکایەتی پەرلەمان دیاری بکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری ئیشەکانی ئەوان بۆ بەرژەوەندی خۆیانە، بۆ بەرژەوەندی حیزبەکانی خۆیان، نەک بۆ بەرژەوەندی پێکاتەی سونە کە مافەکانی خوراوە. بۆیە ئەگەر ئەوان مەبەستیان بەرژەوەندی پێکاتەی سونە بواە، دەبواە هەر لە زووترین کاتدا کەسێک کاندیدێک دیاری بکرایان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق تا بەرژەوەندیەکان و مافەکانی سونە بپارێزێ، نەک دەمانگ ئاوە ئەو پۆستە بە بەتاڵی بەجێبێڵێ و پێکاتەی شیعە ئەوەی دەیەوێت لەو یاسانەی کە لە غیابی سەرۆکی پەرلەمانی سونەدا تێیپەڕێنێ. لەبەر ئەوە من پێم وایە ئەمە پەردەپۆشکردنی شکستەکانی خۆیانە و دەیانەوێت کە لەو نێوەندەدا خۆیان بکەن بە بەسەرکردەی ئەو حەدی سونە. بەدژایەتیکردنی هەرێمی کوردستانەوە بەدەستهێنن ناکرێت، ئەکید ناکرێت. من دڵنیام بەڕێز هەڵبووسی بەخۆش ئەمە چاک دەزانێ و چاک ئەمە دەزانی، بەڵام ئەوە ئێستا لێ پرسی دەڵێ ئەمە شتێکە سیاسەتێ وەکو تەکتیکێکە بەکاردەینی بۆ ئەوی بگەینە ئامانجی خۆمان، دەنا بەدڵ نییە. ئەمانە بەڕاستی هەوڵی ئەوە دەدەن کە هەر یەکێکیان
لایەکانی دیکە هەمووی لا بدا بۆی بەخۆی بێتە زەعیمی ئەو حەدی سونە ئەمەش لەناو سونەدا وەکو مستەحیل وایە ناکرێت چونکە ئەو هەموو سەرکانە پێکەوە لە یەک منجەڵدا ناکۆڵێ دەبێ ئەمانە دان بۆ حەقیقەتا بێدن کە یەکێکیان دابنێ وەکو براگەورەیان هەموو لانە سونیەکان پێک بێن بۆ ئەوەی بەرژەوەندی پێکاتی خۆیان بەکاربێدن واز لە پێشمەرگە بێدن ئەسڵەن پێشمەرگە بەرژەوەندەکانی ئەوانی پاراست لە پاش 2014 کە ئەو ناوچانەی پاراست و بەشدار بوو لەگەڵ سوپای عێراق لە شەڕکردن لەگەڵ داعش و لە ناوبردنی داعش ئەستان ئەگەر پێشمەرگە نەبایە و بەشداری پێشمەرگە نەبایە منتیقە سونیەکانی وەکو مووسڵ و سڵاحەدین و ئەوانش لە دەستی داعش تاکو ئێستا دەیناڵان ئەمە چاکەی پێشمەرگەی دەدەنەوە ئەمە بەڵام بەداخەوە کورد گوتنی نانی ئێمە سوێرە بۆیە چێ بیخوا ئەمە لە پاشان هەر دەبێ بەڵێ دکتۆر پێتان وانە پێش حەلبوسی زۆر سیاسی گەورەی تری عراق و زۆر لە حەلبوسی گەورەتر و سیاسەتمەدارتر دژایەتی هەرێمی کوردستانیان کرد ئێستا کەس نازانێت لە کوێن و پلۆپۆستیشیان چییە بە هیچ نەگەشتن پێتان وانە نابوو حەلبوسی دەرسێک لەوانە وەربگرێت کە بە دژایەتیکردنی هەرێمی کوردستان هیچ بەدەست ناهێنێ من کارم لەگەڵ حەلبوسی کردووە و شارەزای ئەو پیاوە هەم یعنی بەڕاستی کەسێکی زیرەکە بۆ حاڵی خۆی کەسێکی زیرەکە وەکو جەنابەت دەڵێ ینی دەبوایە ئەو بیرەی بکرد باە یعنی تەماشای کرد زۆر لە سەرکردەکانی سونە و شیعە و لانەیەکەن تریش پێش ئەو زۆر دژایەت هێرێمی کوردستانیان کرد دژایەتی پێشمەرگەیان کرد دژایەتی ئەو ئەزمونەیان کرد بەڵام لە پاشان شکستیان هێنا و ئەم بەڕێزش کە نوێ لە سیاستدا یعنی لە چاو سیاست مەدارە قەدیمەکانی خۆیان هەر لە سودەدا نوێیە بۆیە ئەمە لەوانەیە یەکێک بێ لە غەڵەتەکانی سیاسی ئەو یان لە هەڵە سیاسیەکانی ئەو چونکە هەموو سیاسیەک لە قۆناغێک لە قۆناغەکانی کاری سیاسیدا هەندێک هەڵی سیاسی دەکا من ئومێدەوارم ئەم هەڵەیە دووبارە نەبێتەوە و ئەم بەڕێزە بتوانێت چاچی کاتەوە یان شتێکی وا بکات کە دڵی کورد نەشکێنێ و ئەو پشتیوانەیەکەوە کورد بۆ سونە هەیەتی نەیدۆڕێنێ بەڵێ پێتان وایە دەبێ هەرێمی کوردستان بۆ لەمە دوات چۆن مامەڵە لەگەڵم جۆرە کەسانە بکات ڕاستە ڕەنگە نەزانی کەسێک دوهات لە داهاتوە چۆن مامەڵەت لەگەڵاکات بەڵام نابێمەش دەرس وەرگنی لەوەی سیاسیەکانی عراق پێشتر پشتیان گیراوە حزبە سیاسیەکان پشتیان گیراوە گەشتنێتە دەسەڵات گەیشتنێتە شوێنێک بۆی پاڵپشتی کوردەوە بەڵام کە گەشتنێتەوە ویستویانە پشتیان تێکردی ئێمە قەدەرمان وایە یعنی کورد قەدەری وایەسا لە عێراقێک دەژی ئەم عێراقە لەو پێکاتانی کەوا پێکاتەوە کورد مامەڵی لەگەڵ هەمویان کردووە و تەجربە و ئەزموونی لەگەڵ هەموو هەیە لەگەڵ سونە هەیە لەگەڵ شیعە هەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەیە ئەزمونمان لەگەڵ هەمویان هەیە بەداخەوە هیچ یەک نابێتە برا بۆ تۆ هیچ یەکێک نابێتە پارێزەری مافی تۆ غەیری خۆت نەبێ یعنی وەکو مەسەلە کوردەکە هەیە دەڵێ ئەگەر پشتی خۆت بەنینۆکی خۆت نەخورێنی کەس بۆت ناخورێنێ بۆیە ئێمە بەڕاستی مامەڵە لەگەڵ هەموون دەکەین لەگەڵ ئەوانە دەکەن چکە ناتوانێت سیاسەتەوە ئێمە قەزیەکمان هەیە ئێمە شتێکمانەیە پێی دەڵێ قەزی نەتەوەیەک ئەو قەزیەیە ئێمە هەر کەسێک و هەر لایەنێک بێت و لەگەڵمان یارمەتی دەربێ ئێمە دەستی بۆ درێژ دەکەین و لە پێکەینانی حکوومەتەکان یەک بە دوایەکان لە دوای 2023ەوە ئێمە لەگەڵ شیعە هەواڵپەیمانیمان کردووە وەوە لەگەڵ سونە کردومانە لە نێو خۆماندا کردومانە بەڵام بەداخەوە ئەوەی کە بە کەڵکمان هاتبێت تەنها خۆمان بووین بەڵام بەداخەوە ئەمڕۆ نێوماڵی خۆمان لێکترازاوە نێوماڵی خۆمان ئەتۆ ینی خەنجەرێک لە دەرەوە بۆت بێ ئەزیەت و ژانی ئەوەندە نابێ زۆر بەڵام کە لە نێو خۆتەوە بۆت بێ ئەزیەتەکە لێرەیە ئەوانە ئەمڕۆ باوەڕ بکە ئەگەر نەبینن کورد لە نێو خۆیدا پەرتەوازەیە قەت جورئەت ناکەن مووقفی وا بنوێنن بەشێکی هۆکاری ئەوەیە کە لە هەرێمی کوردستانەوە لەسەر ئاستی حیزبی و شخصی دەستنە بەغدا و باوەش بۆ سەرکردەکانی شیعاکەنەوە یان بۆ بەشێک لە سونەکانەکەنەوە کە ئەمە هەڵویستیان لە هۆکارە سەرچیەکان ئەوەیە یەک لە هۆکارە سەرچیەکان ئەوەیە و هۆکارێکی تریش ئەوەیە کە وەکو گوتم ئەوانە عەهد و وەفایان نییە ینی کورد لەگەڵ سیاسەتمەدارانی عێراق لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تاکو ئێستا هیچ بەڵێنێک کە بە کورد درابێ جێبەجێ نەکراوە
و هیچ ڕێککەوتنێ کە کورد لەگەڵ ئەوانی کردیە جێبەجێ نەکراوە بە تەواوەتی ئەوان ڕێز لە ئیمزای خۆیان نانێن ڕێز لە بەڵێنی خۆیان ناگرن بەداخەوە یعنی کێشەکانی خۆیان هەموو چاو لێ دەنوقێنن دەیەوێ بەهۆی تۆوە خۆی پێ بەرزکاتەوە زۆر بەداخەوە ئەو دەنگە سونانەیە کە ئەمڕۆ لە تەقەدم یان لە غەیری تەقەدم کە داوا دەکا ئەو چەکانە بە پێشمەرگە نەدرێ یان ئەو چەکانەی کە پێشی دراوە لە کاتی داعشدا لی بسەندرێتەوە ئاخر ئەوەش هەیە من یان تەمەنام دەکرد ئەو دەنگانە ئەو دەنگە دلێرانە ئەو دەنگە بوێرانە کە بە ئەوەی خۆیان کە دەڵێن دەنجی بوێرن و دلێرن و دەڵێن دەبێت پێشمەرگە نابی پرچەک بکرێ دەبێت ئیلا لە ناوسپای عێراقدا بێ ئەو دەنگانە کاتێک برزکرا باوە کە بە ملیارەها دۆلار دزرا لە عێراق ئێستاشی لەگەڵدا بێ نازانن چی لێ هات و بنگۆم کرا ئەوانەی کەوا تۆمەتباریشن هەندێکیان یان دەرچوێنران یان ماون کەس بانجە لەگەڵ ناکە ئێستاشی لەگەڵدا بێ ئێستا بابەتێکی دیکە دەرچووە جگە لە دزی سەدە کە بریتی بوو لە نزیکەی 2.5 ملیار و 3 ملیار دۆلار ئێستا شتێکی دیکە پێیا بۆ دەڵێن دزیەک ئاشکرا بۆ 22 ملیار دۆلار ئەمە باشە ئەوانە بۆ دەنجیان دلێر نییە بۆ ئەمانە بۆ ناچن تاقیبی ئەوانە بکەن بۆ ناچن داوا بکەن ئەمانە بگەڕێنەوە و ئەمانە چارەسەر بکرێن بۆ دێنران دەبێ وڵا پێشمەرگە چەکانی بگەڕێتەوە یان پێی نەدرێ ئەمە هەمووەشی گوتم بۆ پەردەپۆشکردنی هەڵەکانی خۆیانە و چەوتەکانی خۆیانە بۆ ئەوەیە کە لەسەر شانی ئێمە خۆیان پێ بەرزکەنەوە بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ ئامادە بوون زۆر سپاس دکتۆر سپاس